خیری بۆزانی و شەوەرمەندێ سەرۆکاتیە هەرێما کوردستانەیە ژ ئەڵمانیا میوانێمەیە ڕێزەردەماوە باش بە سپاسون میوانێ ڕووداوێنم دام باش سەرچاوە تو گەلێکی بخێر هاتی ژە کەیس و دۆسیا کوردێن ئێزدی شتە بپرسم دوێ ڕۆژێدە کۆ ڕۆژە جیهانی یاوەندابوویانە حتەنها چەند کوردێن ئێزدی وەندانە بێسەر و شوونن gelek spas hetanho ew keset bêserûşûn 2530 kesin. Ji vî 2530 kesa 1219 ît mêne 1311 ît nêrin. Ev li gor amarê me dawiyê yê nivîsîngeha rizgarkirina ribandiyan. هون پێشبینی دکن ئەف هەژمارە مایی ئەف کەسێن ماییە وەندا li کوی derê bin em pêşbînî dikin ku ev kesên mayîn hataniho li wan ciyana ew ciyê ku berî neha hatîne dagirkirin ji aliyê teroristên Daeş ve em ku li Iraqê û li Sûriya ciyê wan jî heta radeyekê em dikarîn destnîşan bikin piraniya wan li kampa holên li Sûriya هروسا الدفرت دي سوريا الباريزي هديج دي سوريا يد هين و ام بيجبينيت كاين الهندك دفرت عراقي جك هبن او دفرت كو كفتينا داس داعشو لي هطانو او نويرن اشكرا بكانو او خلكيكو او كاس الجموان جك ديسان اوان جنبيتن اوان كاسا اشكرا بكان زيد بري بيتن دجك او كاسد داعشي ابد كل ولات جدا جدا هاتين عراق وسوريا ديسان اوان كاسا جك قالك جوان ڕەڤاندیان گەڵخۆ دەربازی وڵاتت خۆگرینە باشە تە بەحسا کامپا هۆلێ کرد دەگوت و هەری زێدە هەم پێشبینی دکن لە کامپا هۆلێ بن ئاستا هەفکاری ئەوەل گەل بەرپرسین ڕێبەبەریا خۆسەر چاوایە ji بۆ دیتنا وان کەچ و کوڕێنمەین ئێزدی کۆوەندانە هەرش دەما و داعش نەمایل شەڕ باهوزێ ئەو کاپاهاتە دروستکردن دەما ئەو کاپاهاتیە دروستکردن هەتا وی دەمێ ئێنەوە ئەم تێدا چەندین هەوڵ گەل ڕێبەبەریا خۆسەر ئەپڕێکێت ڕوبڕوو ڕێکێت نە ڕووپڕۆژی هەروەسات گەل هێزت سووریا دیموکرات قەسەدێ لێ مخابن هەتا ئیرۆ ڕۆژ هیچ ڕەنگێکی ئەو نەیت ئامادە بووینە هاریکاری و هەفکاریە گەلمە بکەن بۆ لێگەڕیان و ڕزگارکردن ئەوان کەساش ئەو دبێژن ji ber çin vê hevkariyê nakin ئەو وەسەد دەنە خویاکردن کو ئێزدی لێ کەمپێدانینن لێ ئەو کەسێت کو ئەمە ژێ کەمپێ ڕزگارت کەین و ئێنە نکمە وەک شاد حالت ئاخبن ینی دبێژن بسەدا و بەلکو بترژک ئێزدی لێ کەمپێ هەین ئەو دبێژن لێنینن بێگومان ئەگەر تو بچی نافی کەمپێ نەهاژە ئەم بچی نافی کەمپێ بێژین کی ئێزدی لێدەریا کەس نەوێرت بێژتن ئەس ئێزدیمە لێ کەمپێ وەکو ئەم هەموو زانین نافخۆیە ئەوێ کەمپێ هەتا ئیرۆ ڕۆژێک دەولەتەکە بچووکە داعشە بەرهەندێژێک ئەو نکارن دیارکەن و ئەو ئێزدینە حتەنها ئیساڵدا هیچ ئامارێک هەیە و چەند کوردێن ئێزدی ژوێ کامپێ هاتنە ڕزگارکردن و هاتنە بەگەڕاندن بۆ ناوچەیان خوا ئەو کەسە شوێ کەمپێت ئێنە ڕزگارکردن هژماراوان گەلەکە کێمە وەکو بەرین هۆمەگۆتیش بەرکو ئێک هێزت سووریا دیموکرات نەتاریکارن ئەتگەل هەندێژدا گەلەکە زەحمەتە هەتاکو کەسێکە شوێ کەمپێ بێتە ڕزگارکردن ئەس باوەڕکەم یعنی ئی ساڵەدا یعنی هژمارە تلیە دەستا هاتنە ڕزگارکردن نەبتر پشتی ڕووخانە ڕێژیمە ئەسەد پەیوەندیە وەلگەل vê حکوومەتان و یا سووریە هەیەش بۆ دیتناوان کە چەند ئێزدیên کۆ li navçeyên diniyên Sûriyê ne نەخێر هەتا ئیرۆ ڕۆژمە پەیوەندی گەلوان نەکریێش بەرکو ئەم پێشوەخت زانین نەیت هاریکار بنت گەلما ئەvە ئێکالیە دوێژێک ئەم وەکو نوویسینگە هەر ڕزگارکردنە ڕەڤاندیە بڕاستیژێک ینی ئالیە ڕسمیە تێدا ما ئەو دەسەڵاتانینە ئەم ڕاستەوخۆ گەل حکوومەتێک جدا جدا ئەم پەیوەندیا پێ بکەین ئەvە کارێ خاچە سۆرە ئەvە کارێ یوئێنە ئەvە کارێ کۆمەڵگە هەنیف دەولەتیە بتر کارێوانە نەیەمە کوردێن ئێزیên ku têne rizgarkirin ka xeyrî çawa têne qerebûkirin ji aliyê derûnî ji aliyê darayî ve hevkariya wan tê kirin
هەتابەری ئەvە ساڵێکە زێدەتر هیچ هاریکاریەکە پیشەوەی نەبوو پشتی هاتنە ڕزگارکردن و کۆم هەموو زانین نویسینگە هاما تەنێ بۆ ڕزگارکردنەیە لێ پشتی هاتن ئەوان پێتوی گەلک تشتێدی هەبوو لە ئالیە سەرەکی کووان پێتوی پێ هەی ئالیە دەرونی بوو ئالیە کوجارەکە دی ئامادەکەم بۆ ناف جواکی ئەvە وزارەتە یا تەندروستی هەتا ڕادەیەکت گەلمەیە هاریکار بوو لێ گۆڕ حەجم و هژمارەوان یا زێدا دیسا ینی وەکو پێتوی هاریکاری نەتهاتەکردن بووان لێ پشتی ئەوە نێزیکی ساڵەکە بەلکی زێدە درێژک حکوومەتە کوردستانê بچاوێکی gelekî baş û rêkûpêk berê xwe deta evê texa ku hatiye rizgarkirin û têne qerebûkirin çî ev min hêt pareyê bitin yan ev gelek corê dijik harîkariya wanî hatiye kirin lê ev tenê me dibêrin ez bêjim ku ji civakê nêvdewletî şêweyekî giştî يعني الجيهاني هەموێ ابتنە هەرێما کوردستانê وەکو ڕزگارکردنا وەکو نویسینگەها ڕزگارکردنا ڕەڤاندیەت ئێزدی ku ڕاستەوخۆ سەرف نویسینگەها تایبەت یا بەڕێزلی چیروان بارزانî سەرۆکێ هەرێما کوردستانê بێ و هەروەسا vê dawiyê هاریکاریە تێنە پێشکەشکردنش ئالی حکوومەتە هەرێما کوردستانê ji be ji bilîvan herdû dezgeha hiç dezgehekî dî سەرانسەری جیهانێژک وەکو پێتوی ئاریکاری نەتگەل نەت ئالیێ ڕزگارکردنێ داکردە و لێگەرگانی و ڕزگارکردنێ نەژت ئالیە قەرەبووکردناوان داگیریە ڕاستە حکوومەتە عێراقی ڕێبەبەریەکە گشتیە هەی بۆ ئاریکاریکردنا ئەف کەسێت هاتینە ڕزگارکردن لێ دیسا کارێوان و بجاوان تێرا هەندێ ناکەتن و شێوەیەکی ڕێکوپێک هاریکاریاوان بکەن کە خەیری ڕاستە ئیرۆ ڕۆژە جیهانی یاوندا بوو یانە لێ ئەس دەخوازم ئەوێ دەرفەتێ بکار بینم چەند پرسێدنجی ژتە بکەم هەر لەسەر دۆسیا کوردێن ئێزدیە هەژماراوان زارۆکێن ئێزدی کۆپرزگرێکە یا جنسیان وڵاتینامەیە هەیە هەژماراوان چەندە دۆسیاوان گەهشتیە کوی دەرێ بە قاسی هون ئاگەهدار بن هەر دەستپێکە ئەو کەست هاتنە ڕزگارکردن بێگومان یەک کەسی جوان نەجنسی هەبوو نەجنسی عێراقی هەبوو هیچ دیکۆمنتەکە یا فەرمیە عێراقی ئەوان نەبوو ژ بەرکو هاتبوونە ینی شنگال هاتبووە خاپورکردن و تێکدان کەسێکی ژ دیکۆمنتێت خۆ ینی نەکاری بوو پارێزتن وەختێت هاتن وەکو نویسینگە هەما ئەدگەل وزارەتە ناوخۆی حکوومەتە هەرێما کوردستانê ما هم آهنگی هبوو بۆ دەرێخستنا دیکۆمنتان و هەتان و زێدەتری 5000 دیکۆمنت چیش جنسی عێراقی چیش ئەحوال مەدەنیێت بە ئەوان کەسا هاتینە دەرێخستن ئەبژ کارێکی باش باتیەکردن لێت گەل هەندێژدا هەندێک هەتان و هەندێک حالەتێت ماین ئەو حالەتن ئەبێت کو ئالیە قانونێدا ڕێگە نادەتن ئەنکو کێنیا دیکۆمنتێتوان ڕێگە نادەتن جنسی عراقیان وڵاتینامە عراقی پێ بێتە دان باشە هەولێن و هەولێن سەرۆکاتیە هەرێما کوردستانێش بۆ زێدەتر ناسکردنا جەنۆسایدا کوردێن ئێزدیژ ئالیە وڵاتێن دنڤەش بلیڤان وڵاتێن کو اعتیراف پێکریە ئەف هەول گەهشتنە کوی دەرێ تو وڵاتێن نو هەنە کۆ دەدەمێ نێزیکدا ئەوژی دێ وەکە جنۆساید بناو بکە بەردەوام من هەوڵێت بۆ گەل وڵاتێت جدا جدا گەل پەرلەمانی جدا جدا گەل کەسایەتیە جدا جدا ڕێکخراوی جدا جدا بۆ دانەناسینە ئەف چەندە کول شنگالێ چێبووی ببتە جینۆساید یان وەکو جینۆساید بێتە ئەلقەلەمدان یان بێتە ناسین هەتان هۆ کار باش ئێتەکردن و ئەم چاوەڕێتکەین ساڵە 2026دا دوو هەتا سێ وڵاتێت دیژی یان پەرلەمانێت وڵاتێت دی دانێ بێ چەندێ بکەن دیارە چ وڵاتن؟ هەوڵیە تێتەدان گەل هەمووات ئێتەدان لێ ئەم نکارین دەستنیشان بکەین بێژین یەکەم جار ئەف وڵاتە و پاشی ئەف وڵاتە هون لە ئەڵمانیا دمینن دخوازم وێ پرسێژی جواب بکەم مەترسیە دەرسینۆرکردنا هەژمارێکە کوردێن ئێزدی هەیە هون دەکارن چ بکەنج بۆ کۆڕێ بەرڤەیەکێ بگرن مەبەست ینی دیپۆرتکردن ئەوان ژ ئەڵمانیا بۆ عێراق و هەرێما کوردستانê
يعني براسيجي أبا جي حيبتيه بوما أمد بينين قلق خلق ألمانيا والولاطي ديت أوروبا جين آلية هزريفا هر أو هبيرو باورو وهزرت داعش يتهين اوان ولاتينا ما بيتدان اوان اقامه هر تشتك جي بيتدان برامبري ويتشند امد بينين او كاسيت كوش دستي وان كسا برسي يعني دست داعش وجبر داعش وهجروا بير داعش كوتش كرينو هاتينا المانيا ولاتي ديت اوروبا جي امد بينين قالك جارا اوت انا دي فور كراسيج ابد جي حيبتيه بوما كو ولاتك وكي المانيا يعني اوروبا بشويكي قشتي برلمانت وان دانيا بيداي افتشتل در حق ازديا هاتي كرن ابا جينوسايدا وبش راح حكومتها وي ولاتي دس بدي فورت كرنا اوي خلقي وان ازديا بكاتن ابا بمجي اي حيبتيه وام هي بخوازنش ولاتي المانيش ولاتي ديجكو ابي تشند راجرن جارك ديب ابي بابتي دا بتشنفا بوهنديكو او كست هاتينا المانيا يعني هاتينا ولاتي دي بدري ما فتواني الباراستيك قالك سپاس بۆ تەبرێز خەیری بۆزانی شێوەرمەندی سەرۆکاتی هەرێما کوردستانی المانیا تومیوانێ ڕووداوی بووی.